الرحمن الرحيم الحمد لله الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. تفسير سورة النساء قيشتنا آياتي صوت وسلو هاشت كخواي قورة لو آتجدا دفرمت لا يحب الله الجهر بالسوء من القول إلا من ظلم. لا يحب الله الجهر خواي قورة خوشي ناوي الجهرة ئاشکراکردنی بالسوء ئەو شتانەی کە خراپن من القول لە قسەکانتان إلا من ظلم مەگەر کەسێک ستەمی لێکرابێ. کەسێک ستەمی لێکرابێ دەکرێت قسەکانی خۆی کە باسی زاڵم و ستەمکارەکەیە بە ئاشکرا بیان لێ کاتێک کە بانگ دەکرێت لای قازی، یان دەکرێت بە ئاشکرا دوعای لێ بکە، یا دەکرێت لە ناو خەڵکی باسی زوڵمەکەی بکات تا خەڵک لە زوڵمەکەی ئەمین بێ. وەکان الله سەمیعا عەلیمە. بێگومان خوای گەورە بیسەری قسەکانتانە، خوای گەورە قسەکانتان دەبیستێت و ئاگاداری نیەتی دڵیشتانە. لا يحب الله الجهر بالسوء من القول. لا يحب الله خوای گەورە خۆشی ناون الجهرا ئاشکراکردن یا ئەو کەسانەی کە ئاشکرای دەکەن بالسوء خراپەکانیان لە قسە یا قسە خراپەکانیان بە ئاشکرا دەکەن و ئاشکرای دەکەن، جا قسە خراپەکانیان جنێوە دەیدەن و لە ناو خەڵکیشدا بە ئاشکرا زمان یعنی جنێو دەڵێن، لەعنەت لە خەڵکی دەکەن بە ئاشکرا، غەیبەتی خەڵکی دەکەن بە ئاشکرا، درۆی بۆ خەڵکی دروست دەکەن بە ئاشکرا، بوختان بە خەڵکی دەکەن بە ئاشکرا. طبعا ئەوانە ئەگەر بەنهێنیش بیانکەی هەر خراپن، بەڵام کاتێک کە بە ئاشکرایی دەیانکەی طبعا خراپەکەیان گەورەترە و خوای گەورە بە هیچ شێوەیەکی ئەو جۆرە قسانەی پێ خۆش نین و ئەو کەسانەشی خۆش ناوێت کە خاوەنی ئەو سیفەتەن، چونکە هیچ کەس نییە گوناهی نەبێ، بەڵام گوناه ئەگەر لە بینی خۆت و خوادا بوو، قسەی خراپ ئەگەر بەدزی بێت، بەتەنێ بێ، کەسب لەکرد نەبێ، یا ژمارەکەی هەتا کەمتر بێ، طبعا لای خوای گەورە گوناهەکەی کەمترە. هەتا ئاشکراتریکەی، هەتا بڵاوتریکەیەوە قسەکەت، قسە خراپەکەت، بێگومان گوناهەکەشی لای خوای گەورە گەورەترە و خوای گەورە زۆرتر ڕقی لێ دەبیەوە. لا يحب الله الجهر بالسوء من القول. خوای گەورە پێی خۆش نییە، حەزی لێ نییە الجهرە ئاشکراکردنی چی؟ بالسوء ئەو شتانەی کە خراپن لە قسەکانتان. معلومە وایە پێی خۆش نییە خوای گەورە ئاشکراکردنی خراپەکانتان ئەوانەی کە قسەن إلا من ظلم مەگەر کەسێک ستەمی لێکرابێ دەکرێت باسی ستەم لێکراوی خۆی بکە. وەکان الله سەمیعا عەلیمە. خوای گەورە بیسەری قسەکانتانە و ئاگاداری نیەتی دڵەکانیشتانە. ئین توبدوا خەیڕەن ئەگەر بێت و ئێوە ئاشکرایکەن کارە چاکەکانتان، کارە باشەکانتان، خواپەرستیەکانتان، عیبادەتەکانتان، ئەو توخفو یان بەنهێنی کارە باشەکانتان بکەن و کارە چاکەکانتان ئەنجام بدەن، کەس پێی نەزانێت جگە لەخوا، ئەو تعفو عن سوء یان چاوپۆشی بکەن لەو کەسەی کە خراپە دەکا لە بەرامبەرتاندا لە هەموو ئەو حاڵەتانەدا، فإن الله بێگومان بن کە خوا کانە عەفووەن لە بەرامبەریدا لێبوردنی بۆ ئامادەکردوون لەگەڵ ئەوەیدا کە قەدیر خوای گەورە زۆر بەدەسەڵاتە، خوای گەورە زۆر لێبوردەیە، زۆری بەدەسەڵاتە، خوای گەورە لە قیمەی بەدەسەڵاتیدا کە دەتوانێت هەموو کەسێک لە کاتی گوناهکردندا عقوبەدا، بەڵام خوای گەورە عقوبەی کەسەکان ئەگەر بشیاندا تەمەن دوای دەخا بۆ قیامەتێ، وایە ئەگەر عقوبەشیاندا مەجالی تەوبەکردنیشیان دەدا، مەجالی پەشیمان بوونەوەشیان دەدا، و زۆر جاریش تەمان خوای گەورە لەسەر خراپە ئینسان کە پەشیمان دەبێتەوە یان ئاشکرای ناکە دەگونجێ خوای گەورە لێت خۆش ببێ. ئین توبدوا خەیڕەن ئەگەر ئاشکرایکەن چاکەکانتان، ئەو تعفو ئەو توخفو یان بیشارنەوە شتە باشەکانتان، ئەو تعفو عن سوء یا چاوپۆشی بکەن لە کەسێک کە خراپەی دەکا لەگەڵتان، بێگومان بن کە خوای گەورە لێبوردە و بەدەسەڵاتە. جا ئەوەی لە ئاەتەکەی فێر دەبین ئەوەیە کە ئینسان کاتێک کە خراپەی لەگەڵ دەکرێت، کاتێک گرینگە کەسەکەی عافوکەی کە بتوانێت تۆڵە بکەیەوە، لە بێدەسەڵاتیانت نەبێ، لە ترسنۆکیانت نەبێ، لە ڕوودا نەمابێ، لەبەر تەکلیفی خەڵکی نەبێت. تەبەن ئەگەر لەبەر ئەوانە بێ هیچ خێرێکت دەست ناکەوێ، بەڵام ئەگەر لەبەر خوا لە کەسێک
ببووری کە تعزیبی جەستەیی داوی یان ماڵی داگیر کردووی یان لەوانەیە غەیبەتی کردی و کەسایەتی بریندار کردبی یا دڵی شکاندبی ئەگەر لەبەر خوا تۆڵەی خۆت نەکەیەوە لەبەر خوا عەفوی کەی گومانت نەبێ کە لە بەرامبەردا خوای گەورە عەفوی خۆی لێبوردەیی خۆی لە بەرامبەردا بەکاردێنێتەوە تۆ لە شتێکی بەسیت و گچکەی دنیای خۆش بووی لە بەرامبەردا خوای گەورە لە گوناه و تاوان و خراپەکانت خۆش دەبێ شتێکی دیکە کە لە ئاەتەکەی فێر دەبین ئەوەیە کە قاعدە و یاسایە ها ئینسان ئەگەر خراپەی کرد لە بەرامبەریدا چاکەی کرد چاکەکەت ئاشکرا بێت یان چاکەی نهێنی بێ یان ئەگەر عافوی خەڵکت کرد و چاوپۆشید لە خەڵکی کرد بە دڵنیاییەوە خوای گەورە لە بەرامبەریدا لێبوردەیی خۆی لە بەرامبەر تۆدا دەخاتە کار لەگەڵ ئەوەی کە دەسەڵاتیشی هەیە تۆڵت لێبستێنێتەوە ئین تبدو خەیرا ئەو تخفوو ئەگەر ئاشکرایکەن چاکەکردنەکانتان یان بشارنەوە ئەو تعفو عن سوء یا چاوپۆشی بکەن لە خراپەکان فإن الله كان عفوا قديرا خوای گەورە لێبوردە و بەدەسەڵاتە إن الذين يكفرون بالله ورسله بێگومان ئەوانەی کە بێباوەڕ دەبن بەخوا و بە پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ ويريدون أن يفرقوا بين الله ورسله دەیانەوێت جیاوازی بخەنە نێوانی ئیمان بوون بەخوا و ئیمان بوون بە پێغەمبەران صلی الله عليه وسلم یان جیاوازی دەخەنە نێوانی ئیمان بوون بە قسەکانی خوا لەگەڵ قسەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیمان بوون بە قورئان و ئیمان بوون بە فەرمودەکانی پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ ويقولون دەڵێن چی هەر بە ئاشکرا دەڵێن نؤمن ببعض ئێمە ئیمان دێنین بە هێندێک لە پێغەمبەران یا بە هێندێک لە کتێبان یا بە بەشێک لەو کتێبەی کە بۆمان هاتووە بە بەشێک لەو فەرمودانەی کە پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم بەڵام ونەکفر ببعض بێباوەڕ دەبین بە هێندێکی جێبەجێ دەکەین و هێندێکی جێبەجێ ناکەین هێندێکی بە قسەی خوا دەزانین و بە قسەی پێغەمبەر دەزانین صلی الله عليه وسلم هێندێکیشی کە حەزمان لێ نییە بە دوای ناکەوین و جێبەجێی ناکەین ويريدون أن يتخذوا بين ذلك سبيلا دەیانەوێ لە نێوانی باوەڕبوون بە خوا و باوەڕبوون بە پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ لە نێوانی باوەڕبوون بە قسەی خوا و بە قسەی پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ دەیانەوێ نێوان ڕێگایەکی دیکە بگرنە بەر ويريدون أن يتخذوا دەیانەوێ بگرنە بەر بين ذلك لەو نێوانی ئیمان بوون بە خوا و ئیمان بوون بە پێغەمبەراندا سەبیلا ڕێگایەکی دیکە هذا خوای گەورە هەڕەشەی لەو جۆرە کەسانە کردووە إن الذين يكفرون بالله ورسله أواني كبي باور دبن بخواو بپیغمبران سلامي خوان لسر به ويريدون أن يفرقوا بين الله ورسله ديانه وزيوازي خنا نيواني باور بون بخواو بپیغمبران سلامي خوان لسر به ويقولون نؤمن ببعض ونكفر ببعض دلين إيمان دينين بهنديكيان بهنديك لپیغمبران يا بهنديك لكتابان وبباور دبن بهنديكي ويريدون أن يتخذوا بين ذلك سبيلا ديانوي لو نيواندا رقاشي دي كبقر نبر أو جورا كسانة خواهي قبرة هرشان لدكا جا أوكو لآياتكي دا فامريتا ويا لي حالي دبين أوي كبهيد شويكي طبعا بو إيمي إيمان داره وكات خو جولكا وعن كردوا تو يعني إيمان بعيساي دينين وإيمان هند بنمونا جولكا كان قلتو يعني إيمان من بموساي هي بلان بعيساي نيا مثلا اواني مسيحي بون قلتو انا عيسى پیغمبر بلان موسى پیغمبر نه یا محمد پیغمبر نه لبینی پیغمبران دا جیاوازیان کردوا یا ایمان من به تورات بلان ایمان من به انجیل نه ایمان من به انجیل هي به قران نه او بو اوان بلان بو اما ایمان دار که اما باور من به هر چی پیغمبر هي طبعا او قصيته دانيه وایا بلان بو اما اوي كلي فير دبين اوي كلنا قران دا دەکرێ ئەوەی کە لە مەسلحەت و لە بەرژەوەندیت بوو یا حەزت لێ بوو پێت خۆش بوو یا جێبەجێکردنەکەی ئاسان بوو باوەڕی پێبێنی ئیمانت پێی بێ جێبەجێ بکەی بەڵام کاتێک کە ئاەتێکی خوای گەورە لەگەڵ حەزێکی تۆ لەگەڵ ئارەزوێکی تۆدا ناگونجێ ئاەتەکەی ڕەتکەیەوە بێگومان ناکرێ حەدیثێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆت باز دەکرێ بە نمونە لەوانە جێبەجێکردنەکەی ئاسان بێ وایە حەدیثێکی دیکە لەوانەیە ئینسان کرداری ڕۆژانەکەی لەوانەیە عەکسی حەدیثەکەی بێ کەزانیت حەدیثی پێغەمبەرە صلی الله عليه وسلم فەرمودەی پێغەمبەرە دەبێت چی بکەیت ئەگەر ئیمانداری ڕاستەقینە بی چۆن ئەو حەدیثەی کە پێشتر جێبەجێت کردووە کە پێت خۆش بوو پێت ئاسان بوو و لەگەڵی ڕاهاتووی دەبێت ئەو حەدیثەش جێبەجێکەی ئەو فەرمودەیەش جێبەجێکەی کە لەگەڵ حەزی تۆدا ناگونجێ یان عەکس و پێچەوانەیە لەگەڵ کرداری ڕۆژانەتدا قەستم ئینسان هەمیشە دەبێت
ئەگەر هەڵسوکەوتێکی خۆت مامەڵە و هەڵوێز نواندنێکی هەر کامێک لە ئێمە حەکس بوو لەگەڵ ئاەتێک لە ئاەتەکانی قورئاندا دەبێت چ بکەیت دەکرێت ئاەتەکەی نەخوێنیەوە بۆی گۆڕانکاری بەسەر تەبیعەتی خۆت دانێنی دەکرێت ئینسان ئاەتەکەی معنانەکە بۆ ئەوەی ئاەتەکە لەسەری نەبێتە ماڵ بێگومان نا یا حەدیثەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بڵێ قەید ناکە با لەویاندا بە قسەی بکەم بەڵام با لەوەکەی دیکەدا بە قسەی نەکەم بێگومان ئەو کاتی ئینسان دەبێتە نیوە مسلمان یا دەبێتە نیوە ئیماندار بە هیچ شێوەیەکیش ئیمانداری نیوەکردنی نییە ئینسان یا دەبێت ئیمانی بە قورئان وەکو گوتم لە بسم الله ڕا تا آخر وشەی قورئان کە ئەنناسە یا دەبێت باوەڕت بە هەر هەمووی هەبێ یا کەسێک لەو هەموو قورئانە یەک ئاەتی ڕەت کاتەوە وەک ئەوەی وایە هەموو قورئانی ڕەت کرد بێتەوە گە ئیمانی پێ نەبوو بێ مەبەستمەوە نی ئینسان ئەگەر ئاەتێکی جێبەجێ نەکرد کافر بێ جێبەجێ نەکردن جیاوازە ئیمان پێبوون ها ئیمانت دەبێ بە هەر هەموو ئاەتەکان هەبێ و بە هەر هەموو حەدیثەکانی پێغەمبەریش هەبێ صلی الله علیه وسلم کە صحیحن کاتێک ئاەتێکت پێ جێبەجێ ناکرێ دەبێت بڵێ ئەوە قسەی خوایە و ڕاستە بەڵام ئەمن کەمتەر خەمم نەمتوانی جێبەجێ کەم وایە حەدیثێکی پێغەمبەرە صلی الله علیه وسلم کە زانیت پێت جێبەجێ ناکرێ مەڵێ حەدیث نییە مەڵێ ضعیفە مەڵێ لاوازە ئەوانە ئەگەر لە شوێنی خۆی نەبن یا لە خۆڕابن بەبێ عیلم بن توهمێ و بوهتانە هەڵی دەبەستی بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم بەڵام دەکرێت بڵێ حەدیثی پێغەمبەرە صلی الله علیه وسلم باوەڕم پێیەتی قەناعەتم پێیەتی بەڵام ئەمن کەمتەر خەمم لەوەی کە نەمتوانی جێبەجێ بکەم زۆر جیاوازە ها بۆ معلوماتان ئێستا کەسێک نوێژە ناکە بەڵام بڵێ خۆ نوێژ واجب نییە جا نوێژ چییە جا فەرقی من و نوێژکەرێکی چییە گاڵتەی پێ بکە کەسێکی دیکەش نوێژە ناکە بەڵام دەڵێ بەڕاستی کەمتەر خەمم بەڕاستی تەنبەڵم دەزانم خوا محاسبەم دەکات لێ پرسینەوەم دەکات لەسەری زۆر جیاوازن ها ئەوانە ئەمری خوا دەگەر پێ جێبەجێ نەکرا وایە ئیعتراف کە بڵێ ئەمری خوایە باوەڕم پێیتی بەڵام ئەمن جێبەجێم نەکردووە وایە حەدیثی پێغەمبەرە صلی الله علیه وسلم دروستە باوەڕم پێیتی بەڵام ئەمن پێم جێبەجێ ناکرێت بەس بڵێ ئاەتەکە جا لەوانەیە تەفسیرێکی دیکەی هەبێت و لەوانەیە لێکدانەوەی چکەی هەبێت و جا حەدیثەکە صحیح نییە و جا خۆ من نازانم صحیح صحیح نییە بچی پرسیار لەسەر حەدیثی پێغەمبەر دابنێ تەمان ئەوە بێدینی و بێئیمانیە و ئیمان لاوازی و ئیمان ضعیفیە و تەقسیمکردنی ئیمانەکە ئیمان بەش ناکرێت إن الذين يكفرون بالله ورسوله ئەوانەی بێباوەڕ دەبن بە خوا و بە پێغەمبەر یعنی بە قسەی خوا و بە قسەی پێغەمبەران ويريدون أن يفرقوا بين الله ورسوله دەیانەوێت جیاوازی بخەنە نێوانی ئیمانبوون بە خوا و ئیمانبوون بە پێغەمبەران ويقولون نؤمن ببعض ونكفر ببعض باوەڕ دێنین بە هێندێک لە پێغەمبەران یا بە هێندێک لە کتێبەکان و بێباوەڕ دەبین بە هێندێک لە پێغەمبەران یا لە کتێبەکان یا لە ئاەتەکان یا لە فەرمودەکان ويريدون دەیانەوێت أن يتخذوا بين ذلك سبيلا بگرنە بەر و دروستی کەن لەو نێوانەدا ڕێگایەکی دیکە خوا دەفەرمێ ئولائیکە هم الکافرون حقا ئەوانە بە دڵنیاییەوە بێباوەڕ بەڕاستی ئەو هەموو تەئکیدانە ئولائیکە هم الکافرون حقا ئەوانە هم کە ئەوە سیفەتیانە جیاوازی لە بینی پێغەمبەراندا دەکەن جیاوازی لە بینی قورئان و حەدیثدا دەکەن جیاوازی لە بینی قسەی خوا و لە بینی قسەی پێغەمبەراندا دەکەن یا لەناو قورئاندا جیاوازی لە بینی ئاەتەکاندا دەکەن هەندێکی باوەڕ پێدێن و هەندێکی باوەڕ پێنایەنن لەناو حەدیثەکانی پێغەمبەردا هەندێکی ئەوەی کە حەزی لێتی و پێی خۆشە و ئاسانە باوەڕی پێدێنێت و دەیخوێنێتەوە و جێبەجێ دەکات و ئەوەی کە حەزی لێ نەبوو یان تااقەتی نەبوو تۆزێک خۆی بۆ ناجۆڵێنێت و جێبەجێی ناکە خوا دەفەرمێ ئەوانە هم الکافرونە بە دڵنیاییەوە بێباوەڕن حەقە بەڕاستیش بە دروستیش بە تەواویش وأعتدنا وآمادشمان كردوا للكافرين بو هر كسك بباور به عذابا مهينا عذابشي رسواكر سر شوركر أدي والذين آمنوا بالله ورسوله أوانيك إيمان دينن بخواو ببيغمبران سلام إخوان لسر به والذين آمنوا بالله ورسوله أوانيك باور دينن بخوا ببيغمبران يعني بخوا يعني بقصي خوا لناخو ملحد بيدين كان إجمانيا ببوني خواي هيا بتپەرستەکانیش ئیمانیان بەوەی هەبوو کە ئەڵڵاه هەیە یعنی ئیمان بوون بە شەرعی خوا بە دینی خوا بە یەکتایی خوا بە پەرستراویەتی خوا بە مشەریع و دیندانانی خوا ئەوانەی کە ئیمان دێنن بە خوا و بە پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ بە قسە و ڕەفتاری پێغەمبەران وەلەم یوفەرقوا بین ئەحەد منهم جیاوازیش ناکەن لە نێوان هیچ کامێک لە پێغەمبەراندا
یا جیاوازی ناکەن لە نێوان ئیمان بوون بە قسەی خوا و بە قسەی پێغەمبەران یان جیاوازی ناکەن لە بینی ئیمان بوون بە هیچ کامێک لە ئاەتەکان هەموو ئاەتەکانیان وەکو یەک ئیمان پێ هەیە هەموو حەدیثەکانیان وەکو یەک ئیمان پێ هەیە خوا دەفەرمێ ئولائیکە ئەو کەسانەش سەوفە یوئتیهم لەمە دووە پێیان دەدرێ سەوفە جاری کە باسمان کرد خوا نافەرمێت لە دنیادا ئەوەیان بۆ دەکەم چونکە خوا لە دنیادا هەرچی بۆت بکە کاتیە و موقەتە ئەوەی نییە ببێتە پاداشتی ئیمانەکەت سەوفە یوئتیهم لەمە دووە کە قیامەت و باشتە پێیان دەداخوا ئوجوڕەهم پاداشتی ئیمانەکەیان واضحە وەکان الله غەفوڕە ڕەحیمە خوای گەورە غەفوور لێخۆشببوویە زۆر زۆر لە گوناهەکان بۆ کەسێک کە تەوبە بکات و پەشیمان ببێتەوە و خاوەنی ڕەحم و میهرەبانیشە دیقەتی ئاەتەکەی نافەرمێ ئیماندار ئەو کەسەیە کە هەرچی لە قورئاندا هەیە جێبەجێی کردبێ هەرچی پێغەمبەر گوتبێتی جێبەجێ کردبێ چونکە جێبەجێکردنی 100% بە کەس ناکرێ جگە لە پێغەمبەران وایە بەڵام ئیمان بوون بە قسەی خوا و ئیمان بوون بە قسەی بە پێغەمبەران بە هەموو کەس دەکرێ وەکو گوتم شتێکی حرام کراو ئاسانە بە حرامی بزانی وایە بەڵام هێندێک جار لەوانەیە توشبی حرامەکەی بکەیت وایە بەڵام حرامەکەش بکەی و پێشت حەڵاڵ بێ وایە واجبێکە هێندێک جار جێبەجێکردنەکەی زەحمەتە جێبەجێکردنەکەی هێندێک واجب هەنا لەوانەیە پێمان جێبەجێ نەکرێن وایە بەڵام کە جێبەجێکردنەکەی بە زەحمەتە خۆ ئیمان پێبوونەکەی زەحمەتی تێدا نییە بۆیە لە ئیمان بوون پێبوون بەخوا و بە پێغەمبەران و بە قسەی خوا و بە قسەی پێغەمبەران نابێ ئینسان کەم تەرخەمی هەبێ ئەوانەیە کە ئیمانیان هێناوە بەخوا بە پێغەمبەران سەلامی خوایان لێبێ وەلەم یوفەرقوا بەین ئەحەد منهم جیاوازی نەکەن لە نێوان ئیمان بوون بە هیچ کامێک لە پێغەمبەراندا ئولائیکە سەوفە یوئتیهم ئوجوڕەهم لەمە دووە پێیان دەدرێ پێیان دەدا خوای گەورە پاداشتەکەیان وەکان الله غەفوڕە ڕەحیمە خوای گەورە لێ خۆش بوو میهرەبانە يسألك أهل الكتاب داوات لێ دەکەن ئەی محەممەد صلی الله عليه وسلم خاوەن کتێبەکان جوولەکەکان مەسیحیەکان ئەن تنزل عليهم کە بێن یەخوارێ بەسەریاندا بێن یەخوارێ بۆیان کتابا من السماء کتێبێک لە ئاسمانەوە طبعا قورئان لە کوێ ڕاهاتبوو لە ئاسمانەوە هاتووە وایە بەڵام قورئان چۆن هاتووە طبعا بە نووسین بەردراوەتەوە یان بە وحی هاتووە بە وحی هاتووە هەمووی بەیەکەوە هاتووە یا پچر پچر هاتووە بەڵام کتێبەکانی پێشووتر وانە بوون بۆ معلوماتان تەورات هەمووی بەیەک جاری هاتوۆتە خوارێ ئینجیل هەمووی بەیەک جاری هاتوۆتە خوارێ و هێندێکیش لە سوحوفەکانی موسا سەلامی خوای لەسەر بێت ئەوەی ئیبراهیم پێغەمبەر سەلامی خوایان لێبێ هەر بە نووسراویش هەر لەو حەو نووسین بوون بە نووسراوی لە ئاسمانی ڕاهاتوونەتە خوارێ شوێن کەوتوانی موسا سەلامی خوایان لەسەر بێ بەدەستی خۆیان طبعا لە ئاسمانە ڕا وەرەقەکەیان نووسینەکەیان وەرگرتووە باش ئیمانیان پێنەهێناوە حاڵێ جا دەهاتن بە پێغەمبەریان دەگوت ئەگەر ڕاست دەکەی ئەتۆ پێغەمبەری دەی ئەتۆش باوەکو موسای وحید بۆ بێ کتێبەکەی تۆش با لە ئاسمانە ڕابێتە خوارێ یەکسەر بۆ خۆمان بیکەینەوە بزانین ڕاستە ئەتۆ پێغەمبەری یا پێغەمبەرنی یا با چاومان لێ بێ چۆن کتێبەکەت بۆ دێتە خوارەیان ئەگەر قورئانت هەیە قەی ناکە بەڵام باخوا کتێبێکی دیکەشت بۆ بنێرێ لە ئاسمانە ڕا پشتگیریت کە تۆ پێغەمبەری طبعا پرسیارێکی محریج و بێمەعنا و اینجا پێغەمبەر لە دەسەڵاتیدا هەیە جوابی داتەوە یا جوابی نەداتەوە بێگومان طبعا پێغەمبەر حەزی لێ بوو بۆی خەڵکەکە ئیمان بێنێ هێندە پێی خۆش بوو خەڵک ببێتە ئیماندار بەڵام هێندێک پرسیار هەیە ئەوەیان نییە وەڵامیان نییە پرسیارت ئەگەر زانی کەسێک پرسیارت لێ دەکات لە عینادیانەتی هەر بەتەمان نییە بەقسێت کە هەر بەتەمان نییە گوێڕایاڵیت کە هەر گوێی لێ نەگری باشە هەر جوابی نەدەیەوە باشە هەر خۆتی پێوەماندوونەکەی باشە خۆت دەفەرمێ یەسئەلوکە ئەهل الکتابی داوات لێ دەکەن خاوەن کتێبەکان ئەن تونەزیلە عەلەیهم بێن یەخوارێ بەسەریاندا کتێبێک لە ئاسمانەڕا خوا دەفەرمێ چی خوا جوابیان ناداتەوە کتێبیشیان بۆ نانێرێ دەفەرمێ فەقەد سەئەلوا موسا بێگومان ئەوان پرسیاریان کردبوو لە موسا داوایان کردبوو لە موسا ئەکبەڕە من ذالکە گەورەتر لەو داوای کە لە تۆ دەیکەن وایە جوولەکەکان کە ئیمانیان بە موسای هەیە بە حساب کاتی خۆی داوایەکی گەورەتریان لە موسای کردبووە فقد سألوا موسى بێگومان ئەوان داوایان کردبوو لە موسا ئەکبەڕە من ذالکە گەورەتر لەو داوایە فقالوا گوتبوویان چی
ئەرینە الله جەهرەتەن ئەرینە الله پیشانماندە خوا بە ئاشکرا با بە ئاشکرا خوا ببینین کاتێک کە داوای بینینی خوای گەورەیان کرد خوای گەورە چی لێکردن داواکان هێندە نامەنتیقی بوو داواکان هێندە نامەعقوڵ بوو خوای گەورە فەئەخەذەتهم الصاعقە تووشی کردن بۆی ناردن ئەساعقە یعنی هەورە تریشقەیەکی ئاگرین هەورە تریشقەیەک کە ئاگری لەگەڵدا بوو بەڵام بظلمهم بەهۆی ستەمی خۆیانەوە بەهۆی لە سنوور دەرچوونی خۆیانەوە نەخوا فأخذتهم خوای گەورە گرتنی لە ناوی بردن سزایدان الصاعقة بەهۆی هەورە تریشقەیەک کە ئاگری لەگەڵ بوو تەمان هەمووی سوتاندن بەڵام بظلمهم بەهۆی ستەمی خۆیانەوە ثم جاء بۆ معلوماتان طبعا ئەو مجموعە خەڵکەی کە بە هەورە تریشقەکەی سوتان فعلا سوتان مردیشن خوای گەورە بە دوعای موسای زیندوشی کردنەوە ها حاڵێ دوای ئەوەی کە مردنیان بینی بە حەقیقی زیندوش بوونەوە بە فەزڵی خوای گەورە مۆڵەتیان پێدرا واش هەر سوور بوون لەسەر کەللەپوتی و عینادیان مەبەستم چیە ها کەسێک قابلی هیدایەت نەبێ ها لە دڵیدا وەک دەڵێ عینادی و ئیمان بێباوەڕی چەسپی بێ 1001 بەڵگەشی بۆ بێنیەوە هەر ئیمان نایەنێ ها بە چاوی سەر دەبینی هێندێک کەس هەیە هەر بە ئیشارەت و ئاماژە نسحەتێکی دەکەی وایە یان جاری وایە یەک موسیبەت و بەڵایەکی زۆر بچکۆلەی بەسەر دێ یەکسەر دەبێتە دەرز بۆی وایە هەیە خوای گەورە یەک چاکەی لەگەڵدا دەکا بە یەک چاکەی ڕێک دەبێتە شکرانە بژێر و عەبدێکی ڕاستەقینەی خوای گەورە هەشە لە دنیادا بە هەردوو نەوعەکەی خوای گەورە بە 1000 خۆشی جاری وایە ئیمتیحانی دەکا هەر زیاتر عینات دەبێ هێندێک جار 1000 ناخۆشی خوای گەورە بەسەری دێنێ بەشکم لە شوێنێک بە خۆی دابچێتەوە بەڵام کەسەکە هەر بەرەو خراپتری دەڕوا بۆی ئەوان مردیشن زیندوش بوونەوە بەڵام هەر ئیمانیان وەکو پێویست بە موسا پێغەمبەر بەخوا هەر نەهێنا بۆیە دەفەرمێت فەئەخەذەتهم خوای گەورە گرتنی لە ناوی بردن بە هەورە تریشقەیەک کە ئاگری لەگەڵ بوو بەڵام بەهۆی ستەمی خۆیانەوە دوای ئەوەی چیان کرد نەخێر ئیماندارەکان بوون ئەوانەی بە حساب هەڵبژاردەی بەنو ئیسرائیلیەکان بوون ئەوانەی کە موسا وەکو شاهید لەگەڵ خۆی بردەبوون بە حساب کامە چاکەکانیان بوون کامە ساڵحەکانیان بوون کامە هەڵبژاردراوەکانیان بوون ئاوا بوون بەڵام دوای ئەوە دەفەرمێت ثمە پاش ئەوە کە مردن خوای گەورە سوتاندنی زیندوشی کردنەوە ثم اتخذوا العجل پاشان پەرستیان و کردیان بە خوای خۆیان گوێرەکە ها لە سوڕەتی بەقەرە گەلەبیرتان مابێ و گوێرەکەی کە لە زێر دروستیان کردبوو پەرستیان من بعد ما جاءتهم البينات دوای ئەوەیش کە بۆیان هاتبوو چەندان بەڵگە و نیشانە و معجزەی ئاشکرا بەڵام دیسان خوا دەفەرمێ فعفونا عن ذلك چاوپۆشیمان لێکردن لەو بتپەرستێش ها لەو گوێرەکە پەرستێش و ئاتەینا موسا سولتانە مبینە بەخشی بوومان بە موسا بەڵگە و نیشانەیەکی زۆر ڕوونیش لەسەر پێغەمبەرایەتیەکەی ئەها واش شوێن کەوتوانی موسا ئیمانیان بە موسای هێنا هەر نیان هێنا یعنی خەفەت مەخۆ ئەی محەممەد صلی الله عليه وسلم موسا عسای پێبوو ها عسا معجزە گەورەکەی بوو کە هەر کاتێک دای نابایە دەبوو بەمار وایە دەستی هەر کاتێک هێنابایە دەرێ یەک پارچە ڕووناکی بوو خوای گەورە بەحری بۆ کردە وشکانی فرعونی بۆ خنکان ئەو جار ئەو هەموو جارە بە دوعای موسای خەڵکە مردووەکەی زیندوو کردەوە ئەو هەموو بەڵاو موسیبەتەی کە تووشی بەنو ئیسرائیلیەکان دەبوون موسا بۆیان دەپاڕایەوە و لە ناویان دەبردن ئەوان ئیمانیان بە موسا پێغەمبەر هەر نەهێنا ینی تۆ زۆر جار جوولەکە و مەسیحیەکان بتپەرستەکانی مەکەش بۆ تەعزیبی پێغەمبەریان دەدا گوت ئەگەر تۆ پێغەمبەری دەی تۆش باوەکو ئەوان معجزەت پێبێ بەڵام گەورەترین معجزەی پێغەمبەری ئێمە سەلامی خوای لەسەر بێ قورئان بوو کە لەگەڵ عەقڵی ئینسانەکان دەدوێ بۆی هەتا قیامەتێ بمێنێتەوە يسألك أهل الكتاب أن تنزل عليهم كتابا من السماء داوات لێدەکەن خاوەن کتێبەکان کە بێن یەخوارێ بەسەریاندا کتێبێک لە ئاسمانەوە بێ یعنی لەسەر ڕاستێتی پێغەمبەرایەتیەکەت فقد سألوا موسى أكبر من ذلك بێگومان داوایان لە موسا کرد شوێن کەوتوەکانی خۆیان گەورەتر لەو داوای کە لە تۆی دەکەن فقالوا گوتیان چی ئەرین الله جەهرەتەن خوامان پیشاندا بە ئاشکرا فأخذتهم الصاعقة بظلمهم فأخذتهم توشيان بو بسريان داهات هەورە تریشقەیەک کە ئاگری لەگەڵ بوو بەهۆی ستەمی خۆیانەوە ثم اتخذوا العجل پاشان کردیان بە خوای خۆیان گوێرەکە
من بعد ما جاءتهم البينات دوای ئەوەش کە بۆیان هاتبوو چەندان معجزە و بەڵگەی ئاشکرا بەڵام فعفونا عن ذلك لە هەمووی چاوپۆشیمان لێکردن وآتينا موسى سلطانا مبينا بەخشی بوومان بە موسا بەڵگەیەکی ڕوون و ئاشکرا لەسەر پێغەمبەرایەتیەکەی واش هەر ئیمانیان پێ نەهێنا وەڕەفعنا فوقهم الطور پاشان بەرزمان کردنەوە ها گوتمان خەڵکەکەی گەڵ موسای داوای بینینی خۆیان کرد وایە خوای گەورە وەکو سزا سووتاندنی وایە یەک بەیەک هەر هەموو هەفتا کەسە یا هەشتا کەسە چەند ڕۆژێکیش بە مردوویمانەوە دواتر کە موسا دوعای کرد حاڵێ زیندوو بوونەوە ملیان لە گوێرەکە پەرستنێنە دوای ئەوەش تەوان هەر ئامادە نەبوون ئەمری خوای گەورە جێبەجێکەن بۆیە بەو هەڕەشانە نەترسان کە باسکردنی جەهەنەم و سزای قیامەت و ئەوانە بوو خوای گەورە سزایەکی بۆ ناردن ویستی بە شتێک سزایاندا کە لە بەرچاویان بێ ها بەشکم بەوەی ئیمان بێنن خوا لە فەرمێت وەڕەفعنا فوقهم الطور وەڕەفعنا یعنی بەرزمان کردەوە بەسەریانەوە چی ئەتوور چێوی توور بمیثاقهم بەهۆی ئەوەی کە ئامادە نەبوون ئەو بەڵێنە جێبەجێکەن کە پێشتر دابوویان بەڵێنیان دابوو دوای ئەوە بتپەرستی نەکەن بەڵێنیان دابوو دوای ئەوە لە بێئەمری خوای نەکەن لە ئەمری خوا دەرنەچن خوای گەورە غەزەبی لێگرتن لێیان تووڕە بوو بە شێوەیە کە وەڕەفعنا فوقهم الطور خوا دەفەرمێ بەرزمان کردەوە بەسەر سەریانەوە شێوی توور هەر بەڕاستی شێوی تووری خستنە سەر ئاوا لەسەر سەری ڕاگرتن بمیثاقهم بۆ ئەوەی کە ئامادە نەبوون بەڵێنەکەی جێبەجێکەن وقلنا لهم پێمان گوتن لەگەڵ ئەوەی کە شاخیان لەسەر سەری بوو خوای گەورە لەو کاتەدا پێی گوتن چی ادخلوا الباب سجدا بڕۆنە دەرگای ئەو شارە کە بەیت المقدس بووە بەڵام بە سوزدەبردنەوە ها بۆی لێتان خۆش بن بە زەوەندەی بکەن وقلنا لهم پێمان گوتن ادخلوا الباب سجدا بڕۆنە ناو ئەو ئاوەدانیە الباب یعنی دەرگا بەڵام مەبەستی دەرگای شارەکە ها کات خۆی هەموو ئاوەدانیەک شورای هەبووە و دەرگایەکی هەبووە بۆ داخل بوون ها خوای گەورە پێی گوتن بڕۆنە بەیت المقدس ها بەیت المقدس کعبە و ماڵی پیرۆزی ئەو کاتێ بوو بۆ ئەوەی خوا لە گوناهتان خۆش بێ بۆی خوا عەفوتان کە بڕۆنە ئەو شارە ئەو بەیت المقدسە یەک شتی بکەن لەگەڵ دەرگاکەتان لێکرایەوە لەگەڵ گەیشتنە دەرگایەکە یەک سوزدەی ببن بۆ خوای گەورە و بەڵام طبعا لێرە نا لە ئاەتی دیکەدا باسی دەکات لەوێ کە گەیشتنەوە لە زیاتی ئەوەی سوزدەی ببن بچەمنەوە بەرەو پشت طبعا خۆیان چەماندەوە خوای گەورە پێی گوت بڵێن حیطە خوایە گوناهمان لێ هەڵوەرێنە ئەوان داوت حینتە خوایە گەنممان بۆ بارێنە ها ڕێک هەموو شتەکانیان پێچەوانەکردنەوە هەموو شتەکانیان عەکسکردنەوە وقلنا لهم ادخلوا الباب سجدا پێمان گوتن بڕۆنە دەرگای شارەکەەوە بە سوزدەبردنەوە وقلنا لهم پێشمان گوتبوون چی لا تعدوا في السبت ئێوە دەستدرێژی مەکەن لە ڕۆژی شەممەدا دەستدرێژی ینی ڕاو مەکەن لە ڕۆژی شەممانداوە باسمان کردووە کە ڕاویان بۆ حەڵال بوو لە هەموو ڕۆژەکاندا تەنها لە شەمماندا دەبووە ڕاو نەکەن دواتر لەوەش فێڵیان کرد یانەیان کرد لەویش فێڵیان کردا دەچون جومعان تۆڕیان دادەنا شەممان بەلای دانە دەچون یەک شەمان هەڵیان دەگرتەوە خوای گەورە بەهۆی ئەوە غەزەبێکی دیکەی لێگرتن کە کردنی بە مەیمون و بەراس وقلنا لهم لا تعدوا في السبت پێمان گوتن دەستدرێژی مەکەنە سەر دەریا و ماسیەکان لە ڕۆژی شەممەدا وأخذنا منهم وەرمان گرت لێیان میثاقا غەلیظا بەڵێنێکی زۆر گەورە و زۆر تون بەڵام هیچ کامێک لەو بەڵێنانە و لەو پەیمانانەیان جێبەجێ نەکرد کە لە ئاەتەکەی دواتردا باسی سەرنجامیان دەکا وصلی الله علی سیدنا محمد وعلى آله وصحبه